بەڵێ وەک لە سەرەتاژ ئەماژەمان پێکرد تەوەری یەکەممان باسکردنە لە بەکارهێنانی موبایل پەیوەست بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە چکاریگەریەک لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دروستەکات بۆ مەبەستا مامۆستا یاسر بەزنجی کۆمەڵناس و مامۆستای زانکۆمان لەگەڵایە مامۆستا یاسر خۆشحاڵی نەمڕۆ لەگەڵمانیت ینی موبایل ئامێرەکە ناتوانین بەکاری نێنین و پێویستمانە لە ژیانی ڕۆژانەمانە بەڵام پێدوانیە ئێستا زیاد لە پێویست بەکارمان هێنابێ و بەکارهێنانی تەندروستی موبایل چییە؟ چۆنە؟ بەیانی ئێوەش باش زۆر سپاس بۆ هەڵبژاردننی ئەو بابەتەوە بۆ ئەو میوانداریە. سەبارەت بە مۆبایل وەک ئامێرەی لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە دوای ساڵی 2000 بەدواوە ئیترەوە خەڵکێک پێویستی بۆەوە بوو وەکو زەڕورەتێکی ژیان چاوەڕێکرا لەبەر ئەوەی مرۆڤ هەمیشە لە با بڵێن تەتەوڕدایە لە بەرەسەندندا لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی تێگەیشتن لە ڕووی فێرکردن ئەو مەسلەیە تەنها مۆبایل نییە کۆمەڵک ئامێری تریش لەگەڵی بەڵام ئەمان کۆنتر ینی لەو وەک کۆمپیوتەر وەک تابلێت وەک ئامێرەکانی بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان کۆمەڵک شت بوو بەڵام ئەوەی کە زۆر باوە لە ناو خەڵک زۆر بەکاردی لە ناو خەڵک وە جێی ئاینتریشی گرتوتەوە تا ڕادەیەک جێی کۆمپیوتەر و جێی ئاینتری گرتوتەوە ئامێری مۆبایلە وەکو زەڕورەتێکی سەردەمیانە سیر دەکرێت بەڵام ئەگە بڵێ زیادە ڕۆیی لە بەکارهێنانی دەکرێت یان کاتێکی زۆر لە مرۆڤ دەبا بڵێ ئەمیان ڕاستە. بەڵێ ئێمە وەکو تاکێک ڕۆژانە زۆر موبایل بەکاردەهێنین ئەمە زیان و لێکەوتە کۆمەڵایەتیەکانی چییە؟ زۆر جار لە دانیشتێکی هاوڕێیانە یاخود خزمانەداین بەڵام ئەوەندەی سەرقاڵی بەکارهێنانی موبایلین بیرمان لای و گفتوگۆیە نابێت یاخود زۆر جار لە نزیکێکەوە دانیشتون بەڵام هەر موبایل بەکاردەهێنین و لە ڕێگەی نامەوە قسە دەکەین. زیانە لێکەوتە کۆمەڵایەتیەکانی بەکە زۆر بەکارهێنانی موبایل چییە؟ خۆی بوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان و مۆبایل لە هەمان کاتدا وای کردو پەیوەندە کۆمەڵایەتەکان کورد بێتەوە ینی نێوان ئینسانەکان قسەکردن لەگەڵ ئینسانەکان تێگەیشتن لە یەکتر ئەحواڵ پرسین سەرخۆشی پیرۆزباییکردن تەنانەت سەردان تەنانەت هەموو شتێک ئەوانە هەمووی کورد بۆتەوە لە تێکستێک لە ڕێگەی پلتفۆرمەکانی سوشال میدیا واتساپ ڤایبەر تەلگرام فەیسبوک ماسنجەر کۆمەڵ هەموو ئەو شتانی کە باسم کرد وای کردیا پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوەندەم تەنانەت لە هەمان ماڵ و لە نێوان هەمان ئەندامانی خێزان زاری وهەیە لە نێوان خوشک و براکانیان لە نێوان دەوروبەر و جیرانەکان هاوڕێکان هەتا لە زانکۆ لە قوتابخانە لە فەرمانگە حکومیەکان لە دام و دەستگاکانی کەرتی تایبەت هەموو ئەو شوێنانەوەی کردی لە ڕێگەی گروپێکی واتساپ یان گروپێکی ڤایبەر هەموو ئەندامانی ئەو شوێنە ئاگیان لێکتر بی ینی شتێکە هاوبەش لە ڕێگەی ئەو گروپە لە ڕێگەی ئەو پەیوەندیە هەمووی ئاگیان لە ئەخبار یەکترە لەوێەوە زانیاریەکان دەدرێن بە یەکتر لەوێ شتەکان وای هاتووە تەلەفۆنی شکەم بۆتەوە هەمووی بۆتە ئەو گروپانی پلتفۆرمەکانی کە باسم کرە و ئەپلیکیشنانی کە هەیە لە مۆبایل بە زۆرێک کە پێویست ناکە ئیتر ئینسانەکان یەکتر ببینن یان لە یەکتر بپرسن یان تەلەفۆنکان وای لێ دێ کە تەلەفۆنێک بۆ دێک لەلایەن کەسێکەوە شتێکی سەیرە ینی دەرێ بۆ تێکستی نەکردووە مەسەڵەن دەبێت ئیشی هەبی بۆ ینی بە زۆرێک پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بووە کە تەلەفۆنی کەسێکمان بۆ دێ بەلامانەوە سێدرێنەوە دیارە ئیشێکی هەیە دیارە پێویستی بە شتێکە زاری وهەیە وەڵامی نادەینەوە دەرێن تااقەتنی جوابی دەمەوە ئەها بەو ڕادەیە ینی بوونی مۆبایل ئەگەرچی لایەنە باشەکانی هەمووی هەیە بەڵام لایەنە خراپەکەشی ئەوەیە وای کردیا سەرڕای کەمکردنەوە و نەبوونی پەیوەندی کۆمەڵایەتی وای لێ هاتیە لە ڕێگەی مۆبایلیش پەیوەندی کۆمەڵایەتی تاموسێژی نەماوە. باشە مامۆستا ینی تاکی کورد تاکی ئێستا بەگشتی نەکار کورد تاکی ئێستا بەگشتی تا چەند تاکێکی کۆمەڵایەتیە بەهۆی ئەو دنیا ینی سۆشیال میدیا دنیا دیجیتاڵی کە ئێستا هەیە تاکی کورد تا چەند تاکێکی کۆمەڵایەتیە. تاچی کورد وەک هەر تاکێکی تر لە جیهان لە وڵاتانی دراوسێ ئەگەر بەراوردی بکەین هیچی لەوان کەمتر نیە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە دەتوانانی بڵێ تاچی کورد کۆمەڵایەتیە و تاکی عەرەبی شەر کۆمەڵایەتیەوە بە هەمان شێوە وڵاتانی دراوسێ کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتی لەلایەن تاچی کورد بەشێکی پەیوەندی بە سوشال میدیا هەیە بەشێکی پەیوەندی بە بەکارهێنانی زۆری مۆبایل هەیە بەشێکی پەیوەندی بە زۆری ئەو ستایلی ئەو خانەوادانە هەیە ئەو خانەوادانی کەلیتی ئەو خانەوادەی کە تێیدا دەژی خانەوادە هەیە هەر لە ئەساسەوە لە ئەزەلەوە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز نییە بە تایبەتی ئەوانەی کە باوەڕێن بە سەرگەورەی خێزان و بوونی عەشائیر و بوونی خێڵک و بوونی ئەو شتانە نییە هەر خانەوادە و تایبەتمەندی خۆی هەیە
حەزی بەوە نییە تێکەڵاوی زۆر دروستبی حەز بە سەردان نییە نەخۆی سەردانی خەڵک دەکانە خەڵک سەردانی دەکا ئەوەندە ئەو تاکانی لەو خێدانە دەردەچێن بە دەگمەن زاری وایە ڕێک دەکەوی کەسێکیان کۆمەڵایەتی بیتن یان دوو کەسیان کۆمەڵایەتی بنەوە هەمان ئەندامانی خێزان وای کردی ئەو ژمارەیە زیادکە ڕۆژ بە ڕۆژ ینی کاڵ بێتەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان کاڵ بێتەوە بە بەراورد لەگەر ساڵانی ڕابردوو ئەوەش زۆر بە جوانی بەدی دەکرێت لە جەژن لە تعزیە لە بۆنەی خۆش و ناخۆش لە سەردانی نەخۆش لە هەموو ئەو شوێنانە بەدیار دەکەوێت کە تاکەکان بوونیان کەمترە لە شوێنانە تەوازودیان کەمترە لە شوێنانە کە لێشیان دەپرسی بۆ نەهاتووە بۆ دیار نییە بۆ نایە مەسەڵەن دەڵێەوە داوامی هەیە ئیشی هەیە دوکانی هەیە التیزامی هەیە سەرقاڵە ئیتر کۆمەڵک بیانوت بۆ دێنێتەوە جیان خۆی یان کەسێک لە جیاتی ئەو قسەکە دەکەم ئەوە والی هاتووە کە بۆتە ستایلێک لای ئەندامانی ئاماژەت بە ژینگەی خێزاندا تا چەند گرنگە ژینگەی خێزان یارمەتیدەری مناڵ بێ چکە لە کۆتاییدا هەر ژینگەی خێزانە دیاری دەکا و منداڵی لە داهاتوودا ببێ بەرچی چۆن پەروەردە بێ لە سەرەتاوە زۆر جار منداڵ کە دەگری یاخود داوای شتێک دەکات بە موبایل دەخەڵەتێنرێت پێی دەدەن دەڵێن بڕۆ یاری بکەیتر چاودێری لەسەردا نانرێت چی دەکا بە جۆری ئەویش ئاڵوودەی موبایل دەبێت تەنها بۆی ئەو منداڵە دەنگێکی لێوەنەیە نەگری ئەمە تا چەند گرنگی هەیە ژینگەی خێزان تا چەند گرنگی هەیە ژینگەی خێزان ڕۆڵی سەرەکی هەیە لە دروستکردنی کەسایەتی ئەندامانی خێزان و تێیدا منداڵ هەر لە تەمەنی منداڵیەوە تا تەمەنی هەرزەکاری و تا تەمەنی گەنجیش بێگومان هۆکاری سەرەکیە بەڵام تەنها ژینگەی خێزان بەس نییە لەبەرەوەی تۆ قوتابخانەت هەیە شوێنی کارکردنت هەیە زانکۆت هەیە هەموو ئەو قۆناغانی کە باسم کرد هەموو ئەو شوێنە جیاجیانی کە باسم کرد تەنانەت ئەو شوێنی کە لی دەژی ئەو ئێریایە ئەو منطقەیە کە لی دەژی ئەو گەڕەکەی کە ماڵی ئەوانی لێە خزم و کەسەکانیان هەموو ئەوانە ڕۆڵی هەیە لە پێکاتنی کەسایەتی تاچی مرۆڤەکە بابڕی ئەو منداڵە مەسلەی دان پێ ئامێرێکی ئەلکترۆنی بە منداڵێک یاخود یاری ئەلکترۆنیەکان یاخود تابلێت هەموو ئەوانە ئەگەرچی بۆ منداڵەکە شتێکی خۆشە باشە حەزی لێە لەوانەیە سوودیشی هەبی لە ڕووی زمانەوانی و فێری زمانی عەرەبی یان ئینگلیزیان هەر زمانێشتر بی لەوانەیە تاموچێژی لێوەرگری بەڵام هەموو ئەو کاریگەریانەی کە بە درێژایی ساڵانێک کە باز دەکرێت لە سوشال میدیا لە تەلەڤیزیۆنەکان لە شاشەکان لە بەرنامەکان باز دەکرێت سەبارەت بە زیانەکانی کە دەکاتە دیوی دووەمی ئەو ئامێرانە کە زیانی ئامێر ئەلکترۆنیەکانە مەسلەی چەمانەوەی پشتە مەسلەی لاوازی چاوە مەسلەی تەسکردنەوەی بیرکردنەوەی ئینسانەکانە هەموو ئەوانش لایەنە خراپیەکانێتی مەسلەی دوورکەوتنەوەی لە کۆمەڵایەتی بە کۆمەڵایەتی نەبوونی هەموو ئەوانە لایانی خراپی ئەوەیان کە زۆر باز دەکرێت لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکان خێزان لێرە کە پەنا دەباتە بەر ئەو هەنگاوە ئەوە لە کۆڵخۆکردنەوەیە ینی ئەوە شتێکە کە وای کردووە دایک و باوکەکان خولق و زەوق و سەلیقە و تااقەتی ئەویان نەبی دانیشتن لەگەڵ منداڵێک تۆزە قسە بکەن لی بپرسن لە ئەحواڵی پرسن لە قوتابخانە چ دەکات چی خوێندووە تەنها لە کۆڵە خۆی دەکەنەوە بە ئامێرێکی ئەلکترۆنی بە پێدانی ئامێری ئەلکترۆنی لەوەش خراپتر ئەوەیە کە فلتەرێک نییە زۆر جار بەداخەوە ئەو هۆشیاری لای خێزانەکان دروست نەبوو بەو ڕادەیە کە لە کاتی کردنەوەی ئەکاونتێک لە جیمەیلی لە یوتیوب لە هەر شتێک پێویستە فلتەرێک هەبی کە تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ ئەو منداڵ ئایا سەری کام زۆر ڤیدیۆ بکە ئایا سەری کام ڤیدیۆ ڕێپێدراوە کام وێنە ڕێپێدراوە لە گۆگڵ لە یوتیوب ئەوانەش دیسان پێویستی بەوە هەیە خۆزانەکان تێدا هوشار بکرێنەوە بەڕاستی پێویستی بە بەرنامە هەیە پێویستی بە پلان هەیە پێویستی بۆ دەکات توێژرانی کۆمەڵایەتی دەرونی ڕۆڵی سەرەکی ببینین لێرە مامۆستاکان لە قوتابخانە دایک و باوک و ئەندامانی خێزان ئاگدار بکرێنەوە لە فلتەرکردنی ئامێر ئەلکترۆنیەکان یاخود بەکارهێنانی پلاتفۆرمەکانی سوشال میدیا زۆر باش مامۆستا مرۆڤ هەر لەلایەن خاڵقەوە خەلق کراوە کە هەرچەنە بەهێز بێ هەرچەنە پێویستی نەبێ بەڵام پێویستی بۆ هەیە کە لەگەڵ کەسێکا بژی پێویستی بە پێکەوە ژیانێکی فراوان هەیە لە خێزانەوە فراوانتر بۆ کۆمەلگا حەق و مافمان لەسەر یەکتری چییە؟ یعنی ئەمە بەردەوام موبایلەکانمان بەدەستەوە هەیە لەسەر کارەکانمان یعنی ئەگەر فراغێکمانە بە یەکسەر بە موبایلەکە پڕیەکەینەوە کاتێکە چینە جێگایە کاتێک چینە کافەیەک لەگەڵ کەسێکی خۆشەویست و کەسێکی نزیکمانە کاتێکە چینەوە ناو خێزانەکان حەق و مافمان لەسەر یەکتری چییە؟ چۆن حەق و مافی خۆمان بناسینەوە بۆی کە پەیڕەوی بکەین و لێی لانەدەین و تۆڕە کۆمەڵایەتیەکان و موبایل کاریگەری خراپ لەسەر ژیانمان دروست نەکات. بەخۆی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی مۆبایل دوو دیوە دیوێکیان ئەوەیە لاواز بۆ لەگەر کەسە نزیکەکان دیوی دومی ئەوەیە بەهێز بۆ یاخود تۆ لە هەمان کادا ئۆنلاینی لەگەر کەسی نزیک کەسی دوورتر هەنگاوەک دوورتر بەو معنایی فراوان بۆ ینی تۆ هاوڕێت لە هەموو شارەکان لە هەموو وڵاتەکان
کەس و خزم و ناسیارت هەیە لە هەموو ئەو شوێنانی کاری لێ دەکەی زیاتر لە هاوڕێیەکت هەیە لە سوۆشیال میدیا فتۆ کە ئەو کاتێک کە لەگەر هاوڕێکی زۆر نزیک و کەسێکی زۆر نزیکی دانیشتی ئەندامەی خێزان دانیشتی سەرقاڵی سیرکردنی مۆبایلی سەرقاڵی سیرکردنی سوۆشیال میدیای دەتەوێت بزانی هەواڵ و ئەخبار و دەنگ و باس و وەزعی هاوڕێکانی تر چۆنە ئەوانەی کە هەنگاوی دووەم و سێم و چوارە من ینی وای کردووە تۆ ئاگات دەتەوێت لە یەک کاتدا ئاگات لە هەموو دەور و بەرز بیتن هەموو پۆستەکان دەخوێنیەوە هەموو ڕسمەکان سیر دەکەی مەسلەی ئەوەی کە کۆمنت دەنووسیان لایک دەکەی یان شێر دەکەی ئەوە شتێکی ترە ئەوە مۆزوعەکە تایبەتە بەخۆت ئەوە جوای لێ هاتووە تا حدێک لە سوۆشیال میدیا بۆتە جێی تێڕوانین یاخود تێڕامانی کەسی بەرامبەر کە بۆ ئەمیان هاوڕێمە لای من هەیە سەیری پۆستەکانم دەکات بەڵام هیچ ئەوە چی نییە هیچ ڕۆڵەکی نییە لە یاخود هاوکارم نییە نە بە باش نە بە خراپ هیچ دەنجی نییە کەواتە پەیوەندی کۆمەڵایەتی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕێگەی سوۆشیال میدیا لە ڕێگەی پلاتفۆرمەکان هەمووی بۆتە ئەوەی کە تۆ پەیوەندی فراوان دروستکەی لەگەڵ خەڵکی جیاواز لەگەڵ خەڵکی بیانی لەگەڵ خەڵکی نمرەی 2 نمرە 3 ئەو کەسێک کە نزیکە لە تو زۆر حەز دەکەی بە دانیشتنی دەتەوێت ئەو کاتە نزیکەی کە لەگەڵی شەگە نیو سەعاتە سەعاتێکە لەگەڵی لەو کاتەش دەتەوێت دیسان هەواڵی ئەمانیش بزانی کەواتە تۆ حەقی ئەوت نەدا وەکو کات بۆیە زۆر جار بەرامبەرەکەت پێسەر ئیزعاج دەبی ناچار ئەویش یان پێ دەڵێ مۆبایلەکەت دانیێیانیش ئەویش دەزاتە مۆبایلی خۆی ئەویش سەرقاڵی مۆبایل دەبی بە هەمان شێوەی کە تۆ دەیکە ئەویش دەیکات بۆ شێوەیە زۆر باشەوە مۆستانی باسی لەوە کرد کە دنیای تۆڕە کۆمەڵایەتیەکان دنیای سوۆشیال میدیا دنیای موبایل دنیایەکی ترە و دنیایەکی نوێیە و هەموو مرۆڤێک لێ بەردەستە ینی پێ دوانێکێک لە ئیشکالیەتە کۆمەڵایەتیەکان ئەوەیە کە ئێمە ینی ونبوون ناتوانین ونبین ناتوانین لە چاو یەکتری دوورکەوینەوە بۆی کە چێژ وەربگرین لە بینینەوە یەکتر بۆی کە تامەزرۆ یەکتری بین من وەکو بۆ نمونە محەممەد بە ناوی محەممەدەوە ڕۆم بە هەزاران ناوی دیکەوە وجود و مەوجودم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە و لەگەڵەوە ینی من ناتوانم کە بوونم نەبێ ینی ئەگەر دۆخی ئەمە ئێستا لە ئەکتیڤ بوونەوە چێتە دۆخی دیەکتیڤ بوون و مۆبایلەکانمان ئەکوژێنینەوە پێ دوانی ئەم ونبوونانە ونبوونێکی ناحەقیقیەوە ئەکات کە تامەزرۆی دروست نەکا بۆی کەسەکان یەکتری ببینین و کاتێک کە یەکتریشان بینی بەیەکەوە نەتوانن دابنیشون دەستکەنەوە بە مۆبایلەکانیان بەڵێ خۆی بەکارهێنانی پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا پێویستی بە تەنانەت لە بەتایبەتی ئەو ئامێرانی کە پێشکەوتون ئامێری سمارتفۆنن ئامێری پێشکەوتون پێویستی بەوە هەیە بەلایانی کەم کەسێک لە ناو ئەندامانی خێزان چاودێری بەسەر منداڵەکان و گەورەکان هەبی لەبەر ئەوەی گەورەکان یان منداڵەکان ئەوانەی کە شارەزاییان نییە لە سوۆشیال میدیا زۆر جار دەکەونە داوی هەڵە لەگەڵ کەسانێکی خۆت گوتنی ناوی دروستکرا و ناوی خوازرا و ناوی کەس نازانی ئەمە کوڕیان کچیان پیاوە ئافرەتە لە کام وڵاتە و شێ و چیە و چۆنە تازە فەیسبوکش دەناوە سەعاتێکە ئیتر ڕکوێست دەنێری بۆ هەموو فرێندەکان بە عشوایی بە شێوەیەکی عشوایی کە گەورە و منداڵ و کچ و کوڕ و پیاوی بەتەمەن و هەموو کەسێک دەکەوتە داوی ئەو کەسە زۆر جار لە ڕێگەی تێکست یان چات یان لینکێک دەنێری بۆیان ئیتر ئەوان یەکسەر تووشی کێشە دەبن ئۆپنی دەکەن دەیکەنەوە هاکیان دەکات یاخود کێشیان بۆ دروست دەکات یاخود پاسوەردەکەیان بەدەستدەینی بۆیە مەسلەی بەکارهێنانی سوۆشیال میدیا لە هەموو لایەنە باشەکانی یەک لە لایەنە خراپیەکان و یاخود بێئاگایی گەورەکان ئەوەیە کە پێویستە چاودێر بن بەسەر مۆبایلی باوکو دایکەکانیان پیاوی بەتەمەن ئافرەتی بەتەمەن لە ماڵەوە سەرڕای ئەو فلتەرەی کە باسم کرد پێویستە دابدرێ بۆ منداڵان لەبەرەوەی خەڵکەی زۆر هەیە هاکەرە لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی مەغریبی لە وڵاتانی پاکستانی و ئەندۆنیسیا حتەنانەت لە وڵاتانی ئەمریکا و بریتانیا ئەو شتێکی باوە لە زۆر وڵاتان هەیە لە ڕێگەی پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا لە ڕێگەی ئەپلیکیشنەکان یەکسەر ئەو وڵاتانی کە لە ڕووی تێگەیشتن و شارەزایی و بەکارهێنانی ئامێرەکانی مۆبایل یاخود پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا زۆر شارەزانین دێن دەستە ناو ئەکاونتەکانیان ئیتر داوای پاریان لێ دەکەن داوای شتیوا دەکەن شتی زۆر ناخۆش ڕوودەدا بەڕاستی دەگاتە حەدی ئەوەی کە دەگاتە پۆلیس و دادگا و شکایەت و زاری وا هەیە دەگاتە ڕادەی کوشتن و جیاببوونەوە کۆمەڵێک کێشەی زۆر گەورەی کۆمەڵایەتی کە ئەوە دیوە خراپەکەی سوۆشیال میدیایە سەرڕای دیوە باشەکەی کە خەڵکێک هەیە سوودی وەرگرتیا خەڵکێک هەیە کتێبی باشی گۆڕیتەوە سەرچاوە و بابەتی وەرگرتیا خەڵکی سیرەک و بەتوانایی ناسیە بەشداری کۆڕ و سیمینار دەکا شتی باش گوێ لە ڤیدیۆی باش دەگری ئەوە هەموو لایەنە باشەکەیتی زۆر باش زۆر بەکارهێنانی موبایل بە شێوەیە گووا لە تاک دەکا کە حەز بە تەنهایی بکە بە جۆرێکا قبوڵی قسەی ئەوەی چواردەوری ناکا بڵێ بەسەکەم موبایل بەکاربێنە زۆر بەکارهێنانی موبایل تا چەند وا لە تاک دەکا گۆشەگیر بێ لە پەیوەندی کۆمەڵایەتی و خێزانیەکان دوور بکەوێتەوە هەر کەسێک زیاتر لە ساعاتێک دو ساعات بەسەرەوە ئیترەوە ڕۆژانە
ڕۆژانە بەسەریەکەوە ینی ئەها مەسەرەن تۆ ساعاتێک لەگەر 2 ساعت ئەگەر ڕۆژانە چارێک و دقە خەریکیبی لە 24 ساعت لەوانەیە تا حدێک ڕێپێدراوی بەڵام تۆ 2 ساعتی بەردەوام بێ بچڕان سەرقاڵی بەکارهێنانی مۆبایل بی باسی ئەو ناکەم چ بەرنامەیەک بەکاردێنی یان بۆ چ بەکاردێنی ئەوە شتێکی جیایە کەواتە تۆ کەسێکی لە ڕووی با بڵێن ئامێر ئەلکترۆنیەکان کەسێکی ئالوودەی مدمینی ئامێری ئەلکترۆنی ئەوە بەپێی سەرچاوە زانستیەکان باس کرایە کە 2 ساعت بەسەریەکەوە بەڵام بەداخەوە دەبینی ئەو دیاردێ یاخود ئەو شتە تەواو زەقە و هەستی پێ دەکرێت ناو سۆرێک لە خەڵک کە وای کردووە حەز بە تێکەڵاوی نەکات تەنها ئەگەر تێکەڵاویشی هەبی پەیوەندی کۆمەڵایەتیشی هەبی وەک باسم کرد سەرەتا ئاماژەم پێ کرد لە ڕێگەی بەکارهێنانی پلاتفۆرمەکانی سۆشەڵ میدیا دەیکا نەک لە ڕێگەی سەردانی و هاتوچۆ تێکەڵاوی و تەنانەت وەک باسم کرد حەز بە جاری وا هەیە حەز بە وەش ناکە کە تەلەفۆن بە تەلەفۆن چارەسەریکە بە بیانووی ئەوەی کە بەڵانسی نییە یان بەڵانسی تەواو دەبی یان بەڵانسی زۆر بەکاردێنی ئەوە هەمووی وا دەکات کە ئینسانەکان لێکتر دوورکەونەوە پێویست بۆ دەکا خەڵک تۆزێک بەکارهێنانەکەی کەم کاتەوە یعنی تەنها بۆ شتی گرنگ بەکاری بینی بۆ شتی پێویست بەکاری بینی لە کاتی خۆی بەکاری بینی دەکرێتەوە هەموو ڕۆژ زیاتر لە جارێک بە دوواداچوونێکی خێرا یاخود چاودێرێکی خێرا بەسەر پلاتفۆرمەکان بکەی بەڵام مانای ئەوە نییە بە سەعات و بە 2 ساعت و 3 ساعت لە دیارێنجانیشی سەرقاڵیان بی کاتێکی زۆر لێ دەبا ئەو کاتە دەکرێت بە زۆر شتی بەسوود پڕ بکرێتەوە ئیسفادەی لێ بکرێت لە بەکارهێنانی لاپتۆپ ینی بۆ نمونە تۆ کە لاپتۆپێک بەکاردێنی تابلێتێک بەکاردێنی لەوانەیە زیاتر سوود وەگری بە بەراورد بەوەی کە مۆبایل بەکاردێنی ئازاد سەرڕای ئەوەی کە مۆبایلەکان زۆری سمارتفۆنە و دوایین مۆدلە لە وڵاتان ینی تۆ سەفەری وڵاتام کە زۆر لە خەڵکێک ئەو مۆبایلە پێشکەوتوانیان پێ نییە لایەن نیەت کە دەبینن تۆ ئایفۆنێکت پێ 16 چواردەیە بەلایەنەوە سەیرە دەپرسن یەکسەر ئەوە کام مۆدلە نرخی چەندە و چۆنە و چییە و لە زۆر وڵاتانی دراوسێ ئەو شتە هەیە بەدی دەکرێت وەک ئەو ئۆتۆمبیلانەی کە گرانبەهان لە وڵاتی ئێمە هەیە لە وڵاتەکانی دراوسێ نییە کەواتە تەکنۆلۆژیا توانی بە زۆر بەخێرا و بە پارەی زۆریش لە جیرفانی خەڵک بسێنی یاخود بە هەدەر بدا بەرامبەر بەوەی کە دوو دیوی هەیە دیوەکی باش و دیوەکی خراپ بەڵام ئەمە مەبەستمانە فۆکەس بخێنە سەر دیوە خراپەکەی کە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و لێکترازانی خێزان و ناڕەحەتی نێوان حەزنەکردنی ئینسانەکان بە تێکەڵاوی و ئەوە لایەنە خراپەکەی تیکە ئەمە زۆر باسی دەکەین لە کەناڵەکان و لە برادرانی تریش باسی دەکەن زۆر باشما وسە من ئەم شەو لە گەڕانم بۆم بابەتە بۆم تەوەری ئەمڕۆ ینی شتێکم خوێندەوە باسی لەوە کرد کە زانیاریەک باسی لەوە کرد کاتێک کە تۆ لە شوێنێک لەسەر کارەکەت ماندوو ئەبی پێویستە ڕێستێک ئیسراحەتێک گۆربگری لە کاتی ئیسراحەتەکەت موبایلەکەت بەکارێنی پێ دوایە بەکارهێنانی موبایل ئەتوانێت مشک ئارام کاتەوە و دەروونە بەتاڵ کاتەوە خاڵی کاتەوە و هیلاکەت لە مێشکە دەربکات بەڵام ئەمە موبایلەکە خۆی هۆکاری سەرەکیە بۆ دووبارە هیلاکردنەوەی مێشک ئەگەر مێشکی هیلاک بوو بێ بەڵک نەکار با بڵێن ئیسراحەتی پێەیە هیلاکتری ئەکات لەبەرەوەی کە تەرکیزی تاوای مێشکەکەوێتە سەر و پۆستانی کە کراوە سەرنجەت ئەچێتە سەر و ڕنگانە سەرنجەت ئەچێتە سەر ئەو نووسینانی کە نووسراوە و فکر و خەیاڵەکە بۆ دروستەکە کە خەیاڵێکی واقعی نییە و لە ژیانی واقعا ناکرێ ئەمە ئەبێت هۆکارێک بۆی کە مێشکت بە هیلاکە بچێ و ئیسراحەت و سوود لەو ڕێست و کاتە وەرناگری کە بۆ ئیسراحەت دانراوە بوت ئەمە تا چەند ینی پشتڕاستی ئەەکەیتەوە بەکارهێنانی مۆبایل سەرقاڵبوون بە مۆبایل لە فەرمانگە حکومیەکان لە کۆمپانیەکان لە کەرتی تایبەت لە زۆرێک لە شوێنانە ڕێپێدراو نییە لە کاتی کارکردن تەنها لە کاتی برێک وەک ئەوی خۆت گوتنی لە کاتی ڕێست 5 دقیقە 10 دقیقە بەکاردێ یان سعاتێکە لە کاتی ئەوە لەوێ دوو دیوی هەیە دیوێکیان ئەگەر تۆ بچێناو سۆشەڵ میدیا و تەنها ئەو پۆستانە ببینی کە ئەخباری سیاسی و هەواڵی سیاسی و شەڕ و ناخۆشی و کوشتن و کوشتنگەری و یاخود مەسلەی تعزیە و ئەو مرد و ئەو نەخۆشە و ئەو جەڵتە لێدایە کۆمەڵە گەشتانە دەبینی یاخود کۆمەڵک پیج و ئەکاون دەخینەوە کە باسی نەهامەتی ژیان و زەحمەتیەکانی ژیان و کۆمەڵک شتی قورس و زەحمەت ینی دنیا لە پێشساوی ڕەش دەکەن ناخۆش دەکەن وەک ئەوەی کە بەخۆی چەند ناخۆشە زیاتر ناخۆشی دەکەن لە قەبارەی خۆی زیاتر ئەوەی دەدەنێ ئەوە وا دەکاتەوە تااقەتی سلبی ینی نگەتیڤ ئێنەرژی دەبەخشی بە تو چەند بێتاقەت و هیلاکی لە دەوام ئاماژەت پێ کرد زیاتر ماندوو دەکات زیاتر سەرقاڵە دەکات بەڵام تۆ بڕۆ ئەو کاتێک کە مۆبایل بەکاردێنی 5 دقە لە کاتی 8 ساعتی دەوام 7 ساعتی دەوام دەتوانی ئەو ئەکاونتان و پەیجانی کە باسم کرد دەیان دوورکەویەوە سەیریان نەکەیت تەنها مەبەستت بی چاودێریکردنێکی خێرا یاخود بەدەوات ئەوها پێداچوونەوەی خێرا بکەی بەسەر هاوڕێکانت خزم و کەسەکانت شتی خۆش و شتی جوان و شتی نکتە و پێکەنین و قسە و باسی خۆش تێدا
سیر بکەی کە تااقەتی ئیجابیت بداتێ پۆزتیف ئینەرژی داتێ نەک ئەتو بێتاقەتر لە جاران ناڕاحەتر لە جاران چونکە کاتێکی زۆر کەمت هەیە ئێستا خەڵکان زۆر پەنا دەبەنە بەر تیکتۆک لەبەرەوەی پڕیتی لە ڤیددیۆی کورت ئیتر خۆش و ناخۆش و خراپ و باش و دینی و ینی هەموو نوعی شتێدایە بەڕاستی تۆ چەند زیاتر فۆلۆی ئەو پەیجانە بکەی ئەو لە تیکتۆک ئەو شتانت بۆ دێکە تۆ حەزت بێ بۆ نمونەتەوە کەسێک بێ حەزت بە وتاری دینی بی تەنها وتاری دینیەکان دێتە لای تو حەزت بە گەشتیاری بی تەنها ئەو شتانی کە تایبەتە بە گەشت دێتە لای تو حەزت بە کۆمیدیابی جیهانی کۆمیدیا و هونەر و ئەو شتانە تەنها ئەوەن دێتە لات فاشیۆنت حەز دەبی فاشن دێتە لات حەز زیاتر ئەو پەیجانە بۆ لات دەکرێتەوە تیکتۆک یەکە لەو شتانی ئێستا خەڵکێک دوورکەوتەوە لە فەیسبوک لە ئەنستاگرام یاخود لە پلاتفۆرمەکانی تر لە یوتیوب تەنها لە تیکتۆکە لە بەرەوەی ڤیددیۆیەکی کورت و حەسب ئەو حەز و خوڵق و زەوقی کە تۆ هەتا ینی زیاتر دەتانی فۆلۆیان بکەی ئەوە وەکو نمونە بە هەمان شێوە کچان زۆر لە ئەنستاگرام بەکاردێنن هاوشێوەی تیکتۆکە بەڵام شتی تریتیدا ئیتر فەیسبوکیش وەکو شتێکی گشتیە هەموو ئەو شتانی کە تۆ لی مقەیەدی ڕسمی چکە لە فەیسبوک کەسایەتی ئینسان کەسایەتێکە وەک خۆی نییە کەسایەتێک ترە زۆر باش ئیسراحەتی خۆی وەردەگری لە سناپ چات ئیسراحەتی خۆی وەردەگری هەر لەسەرەوە کە کەسایەتێکی ترە ینی مامۆستا پێدوانیە ینی ئێمە توانین هەر چۆنێک بمانەوێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبوک لە ئینستاگرام لە سناپچات خۆمان نمایش بکەین هەر چۆنێک بمانەوێ هەر چۆنێک حەزمان لێ بێ ینی کەسیش نایە بە ناشرینی خۆی پیشان بە یان ڕووی ڕاستەقینەی خۆی پیشان بە ڕوویەکی تر ڕووکارێکی تر بۆ خۆی دروستەکە بە جوانی خۆی نمایشەکە یعنی ئەمە ئەگەر جاران من پێویستم بە باگراوندێکی معریفی زانستی باشە بۆ بۆی کە لە ڕووپەڕی ڕۆژنامەکان دەرکەوتمایان بۆ نمونە لە تیڤەکانەوە دەرکەوتمای ئێستا پێویستمان بەمانە نییە یعنی هەر کەسێک خۆی خاوەنی ڕۆژنامە و تەلەڤیزیۆنی خۆیەتی و دەرەکەوێ و خۆی نمایشەکە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕاستەقینەی و ژیانی کۆمەڵایەتی خەڵک پلاتفۆرمەکانی سوۆشەڵ میدیا وا دەکات تۆ کەسایەتی شوێنی کارکردنت ڕوانامەت ئیش و کارێت تەنانەت ئەگەر تۆ بازرگانی تەنانەت کاسبکاری دوکانداری مامۆستای لە فەرمانگەیەک کار دەکەی پلەی سەربازیت هەیە پلەی هەر شتێکت هەیە تۆ لە سوۆشەڵ میدیا و لە فەیسبوک تەحدیدەن لەوێن دەرێت تۆ ئەو دیوە دەردەخی ئەو دیوە جوانەکەی خۆت ئەو شتە باشانەی خۆت یاخود پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی سەلیم هەموو شتان دەردەخین بەڵام پێچەوانی ئەوە لە سناپ چات لەوانەیە زیاتر ئیسراحەتی خۆت وەگری هەروەش بۆیش لە سناپ چات تۆ هاوڕێت کەمترە بە بەراورد لەگە فەیسبوک لەوانەیە لەوێ 2,000 هاوڕێتە بی بەڵام لەوانەیە 50 تا 100 هاوڕێتە بی کە زۆری شەوشمارەیە لە ئینستاگرام بە هەمان شێوە تۆ زۆر تایبەتی بۆیە لێرە تۆ دوو نوع هاوڕێتی هاوڕێک تێ پێی هاوڕێی گشتی هاوڕێک تێ هاوڕێی تایبەتیە یاخود کەسی نزیک و کەسی دوور ئەوە هەمووی دەگەڕێتەوە سەر ئەو تەصنیف و کلاسیفیکیشنی کە تۆ دەیکەی بۆ هاوڕێکانت چەند دەتەوێت لە پێش چاوانە چۆن دەرکەوی لە بەردەم ئەوانە چۆن دەرکەوی یاخود لێرە ئیسراحەتی خۆت وەردەگری بەڵام لەولا ناتوانانی هەموو شتێک پۆستکەی هەموو ڕسمێک هەموو بابەتێک هەموو قسەیەک بکەی بۆیە لێرە کەسایەتی ئینسان دوو دیوی هەیە لە سوۆشەڵ میدیا هەردوو دیوەکەی دەردەکەوی بەڵام ئەوە معنای ئەو نیە شتێکی عیبە یان شەرمە یان نابی وابیت نەخێر شتێکی ئاساییە تۆ لێرە خەڵکێکی زۆر سیر دەکات ڤیوەرتێ بەڵام لێرە خەڵکێکی زۆر سیرت ناکات بە تۆ ئازادیشی چێ سیر دەکات لە هەردوو شوێنەکە دەتوانی ئەو کەسانە وارێ بکەیت کە نتوانن پۆستەکانی تو ببینن بە هەمان شێوە دەتوانی وە بکەیت پۆستەکانی ئەوانیش نەبینی هەردوو شت دەکرێتن لە کاتێکدا کە هاوڕێن کە فرێند لەوێت بۆیە ئەو دوو کەسایەتیە ئینسانە لەو دوو شوێنە لەو دوو پلاتفۆرمی سوۆشەڵ میدیا شتێکی ئاساییە خەڵکێک پێی عیبە دەرێت تەماشای کە ئەو لە فەیسبوک چۆن باسی خۆی دەکات و چی بڵاو دەکاتەوە لە سناپ چاتیش چۆن کەسایەتێکە بەڵام شتێکی ئاساییە تۆ لێرە ئازادی لێرە هاوڕێکان سنووردارن بەڵام لێرە دەتەوێت دیوە جوانەکەی خۆت نیشاندەی معنای ئەوە نییە لەولایە دیوت ناشیرنە یان شتە عیب و عارەکانت نیشاندەی نا بەس لەوێ ئیسراحەتری زیاتر ڕیلاکسی مەسەلەکە چیە دوو ئەکاونتی یاخود دوو پلاتفۆرمی سوۆشەڵ میدیان بەڵام بۆ دوو مەبەستی جیاواز بەکاردێن زیاتر ئەوەیە مامۆستا یاسر بەرزنجی کۆمەڵناس و مامۆستای زانکۆ سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندا خۆشحاڵت کردین مامۆستا زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویست زۆر سپاس بە ڕێزم